وەرزی چاندن و بەرهەمێنانی کشت و کاڵی لە قەزای پێنجوێن دەستی پێکرد. ئەم خاکە بە پیتە سەرچاوەی بژێوی ژیانی هەزاران خێزانی ناوچەکەیە. تێچووی کشت و کاڵی بەراورد بە ساڵان هەڵکشانی بە خۆیەوە دیوە، بۆیە لە ئێستاوە جوتیاران مەترسیەکانی بەردەم بە بازاڕ نەکردنی بەرهەمەکانیان دەخەنە ڕوو. داوایان وایە حکوومەت لە ئێستاوە پلان بۆ ساختکردنەوەی بەرهەمی ناوخۆیی دابنێت. حکومت هاوکاری فەلاح ناکات، نەک هاوکاریشی ناکات، بۆ نوێمە نامانەوە کووتمان باتێ بەس دەست نەخاتە ڕێوان، بەس ئەو کاتەکە بەروبوومی ئێمە پێگا نەچێت مەرزەکان بکەن و یارمەتی فەلاح بن مەسەرن لە هەنێ ڕووە گومرگ لەسەر شتێدانێن لەسەر بەروبوومەکان دانێن ئەگەر ئەشی هێنن بۆن لەسەر تەماتە و پەتاتە گومرگێکی زۆری لەسەر دانێن و ڕێگە لە قاچاقەکان بگرن. ئەگەر ڕێگە لە قاچاقچیەکان بگرن کە تەماتە و بەروبوومیەکان هێنن تە هەموو شتێک چارەسەرە بێ. تێچووەکەی زۆرە بە چاو ساڵانۆ یاعین دوو بەرابەرە. ساڵان فەردەیە کووتمانەکڕی بۆ نمونە بە پارەکە بە 30,000 بووە، ئەم ساڵەکە بە 56,000 54,000. یعنی سعری شتەکان هەمووی لە بازاڕا بەرز بووتەوە. داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی پێگەیشتنی بەروبوومەکانمانە لەم سنوورانەوە هاوردە نەکات، ڕێگە نەدا بازرگانان هاوردە بکەن. مەرزەکان بگیرایە تا ئەو کاتێک کە مانگی 11 لە مانگی تقریبا مانگی 6 تا مانگی 11 بگیرایە لەبەرەوە بەروبوومی پێنجوێن پێ ئەگات هەتا ئەو کاتە بگیرای ئیسفادەیەکی باشتری ئەبوو بۆ فەلاحە بەڕێزەکان. نزیکەی 30,000 جوتیار و دەیان هەزار کرێکار بە درێژایی ساڵ لە قەزای پێنجوێن کار دەکەن بۆ هێنانە ناوەی بەرهەمی کشت و کاڵی. ڕێژەی بەرهەمێنانی شووتی و تەماتە و کاڵک و خێار و ئەو بەرهەمانەی کە لە سنووی قەزای پێنجوێنە ئەکرێت ساڵانە ئەتوانین بڵێن ڕێژەکەی ئەوەندە زۆرە لە کاتی بەرهەمێنانە بەشی ناوخۆی هەرێمی کوردستان و دەرو هەرێمی کوردستانی شکا بنێرە بۆ ناوچەکانی خواری و عێراق. ڕێژەی جوتیار لە سنووری ئێمە ئێستا تەحدید نیە، دیاریکراون نیە، بەڵام ئەتوانین مەزەندێکین بەسەروی 2,000 فەلاح لە سنوورەکە کە بە زیاتریش کە بەکاری کشت و کاڵی و خەریکن. قەزای پێنجوێن و ناحیەکانی گەرمک و ناڵپەرێز خاوەنی 414,308 دۆنم زەویە کە 244,059 دۆنمی بەراوە، 573,003 دۆنمیشی دەیمە. ڕێژەی بەرهەمێنانی کشت و کاڵیە گەرچی بە داتایەکی دروست لە بەردەستدا نییە، بەڵام ئاستەکەی ئەوەنە زۆرە لە بەرهەمێنانی تەماتە و خێار و شووتی و کاڵک و بەرهەمەکانی دیکە توانای پڕکردنەوەی خواستی بازاڕی هەرێمی هەیە و لە ئاستی هەنارداکردنیشدایە، وەک چۆن ساڵانە سەرچاوەی پڕکردنەوەی بازاڕەکانی ناوەڕاست و خوارەی عێراقیش بووە. لە ئێستادا کە وەرزی کارکردنی جوتیارانە بۆ بەرهەمێنانی کشت و کاڵی داوای هاوکاری لە حکوومەت دەکەن، لە ئێستاوە پلان بۆ داخڵکردنی بەرهەمی دەرەکی دابنێت تاوەک نەبێتە هۆکارێک کە گرفت بۆ ساختکردنەوەی بەرهەمی ناوخۆیی دروست بکات. سەلاح جەمیل، کورسات نیوز، پێنجوێن.